گەنجە جوانەکان ئەم کاتتان باش بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. ئەمڕۆ ڤیدیۆیەکم ئامادە کردو بۆتان کە بە دڵی هەمووتان ئەم ڤیدیۆتان زۆر بەدڵە بێت، دڵنیام و زۆریش سوودی لێ ئەبینن. ڕۆژانە پرسیارێکی زۆرم لێ یەکرێت لە ڕێگەی فەیسبوکەوە لەسەر خوێندنی یەک ساڵی لە وڵاتی کەنەدا. پرسیاری ئەوە ئەکەن ئایا خوێندنی یەک ساڵی هەیە یان نا؟ لەبری ئەوەی من 2 ساڵ بخوێنم لە کەنەدا ئەتوانم تەنها ساڵێک بخوێنم و دوای ئەوە بمێنمەوە بە شێوەیەکی یاسایی لە کەنەدا بمێنمەوە و مۆڵەتی کاروەربگرم و بتوانم کار بکەم؟ ئەمە پرسیارەکەیە کە زۆر لێم ئەکرێت. وەڵامەکەی بەڵێ. لەم ڤیدیۆیە ئێمە باسی خوێندنی یەک ساڵی یەکەین کە چۆن قوتابی بتوانێت تەنها یەک ساڵ بخوێنێت و دوای ئەوە دەست بکات بە ئیشکردن لە وڵاتی کەنەدا، بەڵام بە چەند مەرجێکی دیاریکرا. پێشەی دەست بە ڤیدیۆکە بکەم، بیرت نەچێ سەبسکرایبی کەناڵەکەم بکەیت، لایکی ڤیدیۆکەشم بکە، کۆمنتیش بنووسە، ڕایخۆتیش دەربڕە و لە کۆتاییە ئەگەر توانیت لە سۆشیال میدیا شێری بکە بۆی خەڵکی تریش سوودی لێ ببینێ. ئەو کەسێک کە لە کوردستان خۆی بڕوانامەی هەیە، کۆلێژی خوێندووە، بەکەلۆریۆسی خوێندووە، ماستەری هەیە، ئەزموونی کاری هەیە، نایەوێت بێت لە کەنەدا دیسان بۆ ماوەی 2 ساڵ دیپلۆما بخوێنێ، بەڵام حەزەکە بێت لە کەنەدا لە ڕێگەی خوێندنەوە خوێندنێکی یەک ساڵی هەڵبژێرێت دوای ئەوە ئیش بکات. ئەم ڤیدیۆ بۆ ئەو کەسانەیە. ئەگەر تۆ ئەتەوێت تەنها یەک ساڵ لە کەنەدا بخوێنی، ئەوە ئەتوانی سەرتیفیکەیت پرۆگرام بخوێنیت. یعنی چی؟ یعنی خولێکی ڕاهێنا بەڵام ماوەکەی ساڵێکە. ئەو بڕوانامەی وەری ئەگریت لە کۆتاییە بڕوانامەیەکی بەرز نییە، تەنها سەرتیفیکەیتە کە تۆ بەشداریت کردووە لەم خولە. هەندێک لە سەرتیفیکەیتەکان کە وەری ئەگریت بە کردت بۆت حسابە، یعنی بە کورسێک بۆت حسابە. ئەگەر بەیانی دوو بەیانی بتەوێت لە کەنەدا کۆلێژ بخوێنی، ئەوە ئەو کردتت بۆ حسابە، ئەو کورست بۆ حسابەکرێت. سەرتیفیکەیت مەرجەکانی چییە بۆ ئەوی خوێندنی یەک ساڵی بخوێنیت؟ ئەو کەسانی کە یانە خوێندنی یەک ساڵی هەڵبژێرن، ئەبێت خوێندنەکەت لە 8 مانگ کەمتر نەبێت. بۆ 8 مانگ لەبەر ئەوی تۆ کە 8 مانگت تەواو کرد، ئەبێ چی بکەیت؟ تەقدیمی وەرک پەرمت بکەیت بۆ ئەوی بە ڕێگەیەکی یاسایی بمێنیتەوە. وەرک پەرمت یەکێک لە داواکاریەکانی ئەوەیە کە قوتابی ئەبێ بەلایەنی کەم 8 مانگی خوێند بێت، ئەنجا تەقدیمی پۆست گراجویت وەرک پەرمت بکات. بۆیە لەم حاڵەتە تۆ بێ پرۆگرامەکەت لە 8 مانگ بەلایەنی کەم و 8 مانگ بێت. ئەی باشە من چی بکەم کە گەشتمە کەنەدا؟ ئەو قوتابی کە ئەگاتە کەنەدا پرۆگرامێکی هەڵبژاردووە، با بڵێن 10 مانگە یاخود 8 مانگە، دەستی بە خوێندن کرد، یعنی ستودنت ڤیزەی هەیە. باشە من چۆن بیگۆڕم بۆ وەرک پەرمت؟ پێش 90 ڕۆژ لە وادەی تەواوبوونی خوێندنەکەت ئەبێ تەقدیمی وەرک پەرمت بکەی کە تۆ لە کەنەدای. کەواتە هاتمە کەنەدا 5 مانگم تاو کرد، 3 مانگم ماوە، ئەچم تەقدیمی وەرک پەرمتەکەم و بەدوای کارە ئەگەڕێم. ئەو کاتە کە وەرک پەرمتەکەت بووێتەوە 3 مانگ ئەخایانێت هەتا بۆتیێتە وەڵام دێنەوە، ئەو کاتە مۆڵەتت هەیە لە کەنەدا بمێنیتەوە بێ ئەوەی خۆت تەسلیم بکەیت و هیچ سەر ئێشێک بۆ خۆت دروست بکەیت. سیارێکی تر ئەوەیە ئەی باشە من چۆن سەرتیفیکەیت پرۆگرام بدۆزمەوە و داواکاریەکانی چی؟ زۆربەی کۆلێژەکانی کەنەدا سەرتیفیکەیتیان هەیە، پرۆگرامیان هەیە کە ماوەکەی ساڵێکە یاخود لە نێوان 8 مانگ بۆ ساڵێکە. من لەم ڤیدیۆ کۆلێژی سەیت بە نمونە وەرەگرم کە چەندەها سەرتیفیکەیتی جیاوازیان هەیە، پرۆگرامی جیاوازیان هەیە بۆ قوتابیانی بیانی کە ئەوانیش ئەتوانن تەقدیم بکەن. ئەی باشە من چۆن دەست پێ بکەم؟ سەرەتا کۆلێژێک ئەدۆزیتەوە کە سەرتیفیکەیت پرۆگرامی هەبێت، ئەچی سەیری داواکاریەکانەکەی، سەیری تێچووی خوێندنەکەکەی. لەم حاڵەتە زۆر هەرزانترە لە خوێندنی کۆلێژی 2 ساڵی، چکەمە 1 ساڵە. سەیری داواکاریەکانەکەی بزانیت پێت جێبەجێ ئەکرێ یانە، سەیریەوەکەی بزانی ئالسی ئەوێت یاننا. زۆربەی سەرتیفیکەیت پرۆگرامەکان داوای ئالسەکەن، جۆری ئەکادمیک، بەڵام لە 6 کەمتر نەبێت. لەم حاڵەتە ئەگەر 5.5 هەبێ من ئامۆژگاری دەکەم کە تەقدیم بکەی، هەر باشە 5.5، بەڵام ئەگەر لە 5 کەمترت هەبێت، 5.5 کەمترت هەبێت، ئەوە ئالسەکەت بگەێنە 6، ئەنجا تەقدیم بکەم. من لەم ڤیدیۆیە کۆلێژی سەیت کە لە ئەلبێرتایە، لە هەرێمی ئەلبێرتایە بە نمونە وەرەگرم، بەڵام لینکی چەند کۆلێژێکی تریشتان بۆ دائەنێم کە پرۆگرامی جیاوازیان هەیە، تەنها ماوەکەی 1 ساڵە.
Southern Alberta Institute of Technology State ئەکەوێتە شاری کەلگاری کۆلێژێکی زۆر باشە زۆربەی قوتابیەکان کە تەخەڕوجەکەن ئیش ئەدۆزنەوە ئیشیان دەست دەکەوێت بە ئاسانی بۆ ئەو کەسانی حەز دەکەن کۆلێژی 2 ساڵی بخوێنن و تۆزێ دوورکەونەوە لە هەرێمی ئۆنتاریۆ کە زۆر قەڵەباڵغە یان هەرێمی بریتیش کۆلۆمبیا کە زۆر گرانە ئەتوانن بێنە ئەلبەرتا چونکە ئەلبەرتا هەرێمێکی هەرزانترە بە بەراورد لەگەڵ هەرێمەکانی تر بە تایبەتی بۆ قوتابیانی بیانی. لێرە ئەچمە سەر پرۆگرامەکان لە سەر وێبسایتی سەرەکیان Programs and Courses هەڵبژێرم. لێرە لیستی هەموو پرۆگرامەکانی یاوە تۆ تەنها سرتیفیکیتت ئەوێ سرتیفیکیت هەڵبژێری. لێرە نووسراوە کە کام سرتیفیکیت ئێستا توانیت تەقدیم بکەی یاخود کامەی کراوەتەوە بۆ ساڵی داهاتوو. لێرە شتێک هەیە ئەمێ ئاماژەی پێ بکەم هەڵبە ئەمە فول تایم بێت نەک پارت تایم بۆ ئەوی زوو نەجاتت بێ لێ و هەروە دوای ئەو تەقدیمی وەرک پەرمت بکەی. ئەگەر پارت تایم بێ ئەو کات ژمێرە کۆناکەیتەوە کە پێویستە هەت بێت بۆ ئەوی تەقدیمی وەرک پەرمت بکەی. بەڵام ئێمە ئەمە بە نمونە وەرەگرین. لێرە نووسراوە کلاسروم واتە لەناو پۆلایە شەهادەکە سرتیفیکیتە نووسراوە Open for Fall Winter Spring. ئەگەر ئەتەوێت بۆ ساڵی داهاتوو تەقدیم بکەیت بۆ سپرینگی 2022 تەقدیم بکە بۆ ئەوی بە ئاسانی شتەکانت ئیسراحەتی خۆت وەرگریت هیچ پەلە نەکەیت. ئەگەر ڤیزەکەشت تەقدیم کرد چونکە ڤیزە ئێستا زۆری پێچێت تا ئەگەڕێتەوە کاتت هەبێت خۆت ئامادە بکەیت و تەقدیمی ڤیزە بکەیت. ئەچمە سەر ئەکاونتینگ بزانم ئەم سرتیفیکیتە چییە. نووسراوە پرۆگرامەکە 1 ساڵە سرتیفیکیت پارت تایم کلاسروم ئێمە هەوڵێین فول تایم بێت. ئەگەر پارت تایمیش بێ ئەتوانین بەڵام ئەو کاتێکی زۆرت ئەوێ هەتا تەواو ئەەکەی. لەم حاڵەتە تۆ ئەگەر لەسەر ڤیزەی ستودنت بیت بۆ نمونە تۆ 1 ساڵت وەرگرتۆ ستودنت ڤیزە بەڵام ئەمە پارت تایمە کە زیاتری ئەوێ هەتا تەواویەکەی ئەو کاتە لە کەنەدا ئەبێ ستادی پێرمتەکەت نوێکەیتەوە درێژکەیتەوە. ئەویش لە ڤیدیۆیەکی تر باسی یەکەم کە چۆن تەقدیمی ستادی پێرمت بکەیت. لێرە نووسراوە Admission Requirements داواکاریەکانی ئەڵێ کەمترین داواکاری چیە کە پۆلی 6 تاو کرد بێ پۆلی 6 ئامادەیی تاو کرد بێت و ئایلست هەبێت هەرەوەنە هیچ تری ناوێت و شەهادەکانیشە دوای بە ئۆنلاین ئەپلۆدی یەکەیت. با بزانین ئایلست چەندی ئەوێت. ئێمە خوارەوە لێرە نووسراوە ئایلست 6 in each skill ئەبێ ئەکادمیک بێ کاتە ئەگەر 6 هەیە ئەوە تەقدیمی ئەم سرتیفیکیتە بکە بە دڵنیاییەوە بڕەپارەکەی کەمترە لە خوێندنی دیپلۆمای 2 ساڵی. لێرە نووسراوە کۆرسەکان چییە چ کۆرسێکە خوێنی ئەوە هەموو کۆرسەکانی نووسیوە. لێرە کۆست بزانین بە چەنە. لێرە نووسراوە International Cost per Course. ئەگەر کۆرسێکی 3 کردت هەڵبژێری $2,500. ئەگەر کۆرسێکی 1.5 هەڵبژێری $1,200. کردت یانی چی کۆرس کردت؟ ئەمە بۆچی جیاوازی هەیە؟ کردت لە کەنەدا سیستەمی خوێندنی کەنەدا وایە لەوانەیە هەموو وڵاتێکوا بێت. تۆ بۆ هەر کۆرسێک کردت کۆکەیتەوە بۆ ئەوەی بڕوانامە وەربگری ئەبێت چەند کردتێکت هەبێت. بۆ نمونە تۆ دیپلۆما خوێنی باشە بۆ ئەوەی دیپلۆما بخوێنی لە کەنەدا و شەهادەی دیپلۆما وەرگری بۆ نمونە ئەبێت 20 کردتت هەبێت. ئەم 20 کردتە یانی چی؟ یانی تۆ چەند کۆرسێکت خوێند بێت هەمووی کۆکەیتەوە بگاتە 20 کردت. لەبەرەوەی ئەمی تۆ خوێنی سرتیفیکیتە ئەمە ڕاستە هەرزانترە لە 3 کردت بەڵام بۆ چۆن بڵێ بۆ کورسی کۆرسەکە ینی کامی بەنرخترە 3 کردتەکە باشترە لەبەرەوەی بەیانی دووبیانی ئەگەر تۆ ئەمە سرتیفیکیتە بتێ بیکەی بە دیپلۆما ئەچیتە کۆلێژێک چەند کۆرسێکی تر وەرەگریت بە ئاسانی ئەتوانی دیپلۆماکەت بەدەست بێنی. ئەمە کۆرس کردت هی ئەوەیە.
بەڵام ئەگەر لە ئێستا تەنها سرتیفیکیت دەوێت یاخود تەنها ڕێگایەک دەوێت بیدۆزیتەوە بێ بۆ کەنەدا ئەوە توانی کردەتی 1.5 هەڵبژێری. نووسراوە کتێبچەنێکی ئەوێ و بە هەمووی ئەتوان خۆتان سەیری ئەم ڤیدیۆیە بکەن، سەیری ئەم ببوونە سەیری ئەم وەبسایتە بکەن و هەموو تێچۆکان کۆ بکەنەوە بزانن لە کۆتاییە چە نەکات. دوای نووسراوە next steps چۆن دەست بکەم تەقدیم بکەم. لێرە لە هەر وێبسایتێک لە هەر کۆلێژێک لە هەر شوێنێک کە سەیری یەکەیت لە شوێنێک نووسراوە ئەپلاینەوە. ئەمە ئەپلاینە. ئەپلاینە واتە تۆ ئامادەی بۆ تەقدیمکردن. ئەمە داگرم هەموو جارێ جیای کردوتۆ ئایا تۆ قوتابی کەنەدیت یا قوتابی ئینتەرناشنال ستودنسی. ئێمە ئینتەرناشنال ستودنسی واتە قوتابی بیانی. ئەڵێ ئەگەر تۆ ئینتەرناشنال ستودنتی ئەمە داگرە ئەپلای ثرو سەلف سەرڤیس. لێرە ئەکاونت ئەکەیتەوە، چاوەڕێی ئیمێڵیان ئەبی وەڵامتێنەوە کە ستێپەکانی داهاتوو هەنگاوەکانی داهاتوو چییە. ئەمە تەنها نمونەیەک بوو لە کۆلێژی سیت. لینکی چەند کۆلێژێکی ترتان بۆ دائەنێم کە توانن سەیری پرۆگرامەکانیان بکەن. کۆلێژی 1 ساڵیان هەیە یاخود سەرتیفیکەیتی 1 ساڵیان هەیە. ئەگەر هەر پرسیارێکتان هەیە دەربارەی خوێندنی 1 ساڵی ئەتوانن لە کۆمنت بۆم بنووسن، تێبینیەکانشتان هەر لە کۆمنت بنووسن. بەڵام بیرشتان نەچێت دیسان ئێڵەمە سەبسکرایب کەناڵەکەم بکەن بۆی ئاگادار بن لە ڤیدیۆکانی داهاتوو. هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا بنەبێ بڕۆم خواتان لەگەڵ. ئەگەریش پێویستیتان ئەوە هاتمەوە. ئەگەر پێویستیتان بە ڤیدیۆی دووەمە لەسەر خوێندنی 1 ساڵی لە وڵاتی کەنەدا لە کۆمنت بۆم بنووسن، ئەتوانم بەشێکی تریش لەسەر ئەم بابەتە بەشێکی تریش دابنێم پۆستی بکەم و زانیاری زیاتر بڵاو بکەم. شەو شاد.